دیمەنی دابەشکردنی هاوکاری ماگانەی دەستگای خێرخوازی بەخشینە بەسەر 377 سەرپەرشتیارانی منداڵی بێباوەک لە ئۆفیسی هەولێر. زۆر سپاسی دەستگای بەخشین دەکەم کە لە هەموو مانگێک لە هەموو دەستگایەکان زیاتر لە کاتی خۆی موچەکانمان پێدەدا. بەڕاستی دەستگای بەخشین زۆر جێگای دەستخۆشی و سوپاسیان دەکەین، خوا جەزای خێریان بداتەوە. هەموو کاتێک معاشەکە و موچەکەی خۆمان لە کاتی خۆی وەردەگرێت. زۆر مەساتی مەی پڕکردیتەوە لە ژیان. من یەک بەخۆم ئێستا کرێتیمە سەرمانگان 200,000 دیناری لەو دەستگای وەردەگرم. ئەوەیان بەلایەکی لەلایەکی دیکە هاوکاریم دەکا کە منداڵەکانم یەتی من هەموو ساڵێک جلوبەرجی من لەو دەستگایە وەردەگرم، پێداویستی ژیانی منداڵەکانیشمی پڕکردیتەوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم. ئەلحەمدوللیلا تا ئێستا توانیانە جێگایکی زۆر باش لۆ ئێمە پڕ بکەنەوە، وایان کردێ محتاجی دەستی هیچ کەسێک نەبین. ئەلحەمدوللیلا شانازیان پێ دەکەم، خوای گەورە پاداشی دنیا و قیامەتیان بداتەوە. هەموو کاتێک لە کاتی خۆی موچەکانمان وەرگرتووە و زۆر بە ڕێکوپێکی و زۆر بە جوانی ئیشەکانیان زۆر سەرکەوتوانە. خوای گەورە سەرکەوتویان کە و پاداشی دنیا و قیامەتیان داتەوە یا ڕەبی. دەستگای بەخشین جیا لە هاوکاری ماگانەی بۆ منداڵانی بێباوەک لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن جلوبەرجی قوتابخانەشیان بەسەردا دابەش دەکات. ئێمە لێستا دەکات لە 31 داین موچەی مانجی 8 دابەش دەکەین. تەنها لە شاری هەولێر 377 خێزانی بێباوەک ئەمڕۆکە زیاتر لە 51 ملیۆن دیناری بۆ دابین کراوە و بەسەرەندا دابەش دەکەین. دیارە ئێمە لە تەواوی کوردستان ئەگە بڵێم زیاتر لە 1200 خێزانی بێباوەک موچەی ماگانەی لەمڕۆدا پێدەدرێتن کە بڕەکەی 135 ملیۆن دینارە کە لەلایەن خێرخوازان ئەمڕۆ هاوکاری کۆ دەکرێتەوە و لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی بێباوکانەوە دابەش دەکرێت بەسەر 1200 خێزانی بێباوک. چەندی ساڵە بەردەوامەوە بەبێ ماندووبوون و پوچڕان چالاکوانێکیش دەڵێ بەخشین بەبێ جیاوازی خزمەتی کردووە و لە هەموو بارودۆخێکیشدا بەبێ دواکەوتن هاوکاریەکانی دابەش دەکات. دەستگای خێرخوازی بەخشین بەبێ بچڕان کەوا ماوەی 15 ساڵە دەتوانین بڵین دەستگای خێرخوازی بەخشین لەو کۆمەک و هاوکاریانەی کە بەسەر بێباوکان و هەژاراندا دابەشی دەکات بەردەوامە. دەستخۆشی تەواومان بۆ ستافی بەخشین هەیە کە بەبێ جیاوازی توانیوێتی لەم قەیرانەیە کە حکومەت دەبینین بە 2 مانگجارە ناتوانێت موچە دابەشکە، بەڵام بەبێ بچڕان لە هەموو مانگێک لە کات و ساتی خۆیدا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان توانیوێتی ئەو بڕە هاوکاری بگەێنێتە دەست هەژاران و نەدارانی کوردستان. دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام چەترێک بووە بۆ هەژاران و منداڵانی بێباوک و پردێکی پەیوەندیش بووە لە نێوان چینی دەوڵەمەند و هەژاران لە سەرجەم شارەکان لە هەرێمی کوردستان و تەنانەت دەرەوەی هەرێمیش هاوکاری خەڵکی شایستەی کردووە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.